سڵاوتان لەبێت. داعش لە هەموو بەرەکانەوە هێرشەکانی چڕ کردوتەوە. هێزە سیاسیەکانی هەرێمیش دەڵێن بەیەکڕیزی بەگشت تێرۆردا دەچینەوە. بەڵام ئایا یەکڕیزی لەم هەرێمەدا لە ئاستی پێویستدایە؟ لە پانۆرامادا گفتوگۆی لە بارۆکەین بامادەبوونی بەڕێزان بەڕێز کەمال ڕەئۆفی سەرنووسەری گۆڤاری شار بەخێربەی کاک کەمال، بەڕێز ژوان ئەحمەد کادری ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان بەخێربەی کاک ژوان، هەروەها بەڕێز کارزان هەورامی کادری دەستگای ڕۆشنبیری و ڕاگەیاندنی پارتی دیموکراتی کوردستان کە لە سۆدی کورسار لە هەولێر بەشدارێکە لە پانۆرامادا. کارزان بەڕێزی شە بەخێربەی سەرەتا کاک کەمال، ئەگەر لە هێرشەکانی داعش و هەڵوێستی هێز و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستانەوە دەست پێ بکەین کە هەموو باز لە یەکڕیزی نیشتیمانی ئەکەن. لە دوای ئەوەی داعش هێرشەکانی چڕ کردوێتەوە دەڵێن بە یەکڕیزی ڕوبەڕووی داعش دەبینەوە. کۆبوونەوەی پێنج قۆڵی کرا لە نێوان هێز و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستاندا. لە کۆبوونەوە کاتە ئەکید لەسەرەوە کرایەوە کە تەنها بە یەکڕیزی دەتوانین ڕوبەڕووی ئەم هێزە تێرۆریستێ ببینەوە. پرسیارەکە لێرەدا ئەوەیە، ئایا بە سەرنجدان لە پەیوەندی لە هەڵوێست لە سیاسەتی ئەم هێزە سیاسیانی کە لە هەرێمدا هەن ئایا یەکڕیزی بەدیەکرێ؟ وەڵا بە کورتی بەداخەوە نەخێر یەکڕیزی بەو شێوەیە نییە کە لە ئاستی پێویستا بێ، لە ئاستی ئەم مەترسیە گەورابێ کە ئێستا ڕێکردوتە هەرێمی کوردستان. ئەوەی کە ئێمەی بینین بە پێچوانەوە لەوەتی داعش هاتووە جەمسەر بەندیەکان تونتر بووە، تۆختر بووەوە، جەمسەرە حیزبیەکان باڵادەست زاڵتر دەرکەوتوتر لە جاران خوانە نوێنن و ئەمە نیگەرانی خەڵکی لەسەرەوە، نیگەرانی ئەو خەڵکانی کە چاودێرن و بە ئاشکرا لە میدیاکانەوە بینرێت کە بەداخەوە ئێمە ئیسفادەمان لەو ئەزمونانەی پێشووتر وەرنەگرتووە دلیلەوەیە و ئێستاش دیسانەوە بەم غەڵەتە بە هەمان ئەم غەڵەتە ئەمانێ درێژەی پێبین بەڵام لە ژێر چەتری یەکڕیزیە. کەم پێما بێ ئەمە بۆ دەبێ ئەم هێزانە سوود لە ئەزمموی ڕابردویان وەرنەگرن کە لە ماوەی ڕابردوودا نەیانتوانی و یەکڕیزی پارێزن لە کاتێکە هەموو بانکەشش بۆ یەکڕیزیەکەن. فێنخان ئەبێ ئێمە جارە ئیش لەسەرەوە بکەین ئایا ئەو دەستگانی کە هەمانە دەستگای شەرعین بە فعلی یەکڕیزیان تا پارێزراوە، ئەو دەستگانی کە هەن دەستگان کە ئەبێت چاودێر بن کاربڕێکەر بن ئیش بکەن لەسەر ئەوەی کە ئەم کۆمەلگایە ئەم حیزبانی کە هەیە چۆن نێوماڵی کوردی بخەن. ئایا ئەم دەستگانە بە فعلی دەستگاگەلی بۆ نمونە ئەمە سەرۆکایەتی هەرێممان هەیە و سەرۆکی حکوومەتمان هەیە، سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانمان هەیە، سەرۆکاتی پەرلەمانمان هەیە. ئایا لە ماوەی چەند ساڵی ڕابردووە ئەم دەستگایانە دەستگاگەلێک بوون کە بە فعلی خارا بوون جیابوونەتەوە لە حیزبەکانیان یاخود ئەوانە بەڕێز کەمال ڕۆف لەسەرم دەستگایانە هەر بۆ چوونە حیزبەکان زاڵ بووە لە کێ لەناو ئەو لە چه حیزبێ بووە لەو جێگای بووە زاڵ بووە و لە پێش هەمویانوانێ سەرۆکایەتی هەرێم کە بەڕاستی مقەسیرە، ینی سەرۆکایەتی ئەو دەستگایە مقەسیرە لەبەری کە سەرۆکایەتی هەرێم دەستگایەکی گەورەیە و بڵندترین دەستگای شەرعی ئەم وڵاتەیە کە بەداخەوانەیە ئەوە چەند خولا تێپەڕێت ئەم دەستگایە نەیتوانی هێزی پێشمەگەی خات، ینی هەر وتی بوو هەر بڵێن بوو نەتوانرا چکە ناکرێتەوە لە کاتی ئەزمەکانە وڵا ئێمە لەژێر دروستمی یەکڕیزیە ئەم هێزانێک گەخین دەرکەوت کە ئێمە زەربەی گەورەمان خوارد چکە بەرپرسیاری یەکەم کاک مەسعود کە بۆ خۆی سەرۆکی فەرماندەی گشتیە ئەبێ ڕخنەکە بەڕێ ئەو بکرێتوانێت بەداوی لێبوردنەوەنێ بێ و قبولی بکات چکە ئەو بەرپرسیاری یەکەم بووە و کاتێککە ئەم هێزانە کە دەرەکەوێت لە باتیەوەی کە هێزگەلێ بن وەزارتی پێشمەگە بەڕێوەبەرێ ئەبین دەستگا حیزبەکان کادرە حیزبەکان دەرەکەون ئەمانە ئەوە بۆ خۆی دلیلەوەیە کە ئەو ئیشانی کە پێشتر کراوە ئەو بڵێنانی کە پێشتر ویراوە ئەو دروشمانی کە پێشتر بەرزکراوەتوانێ نەگەیشتونەتە نەک لە ئاستی پێویستانە بن ئەسڵەن کاریان لەسەر نەکراوە بەس مجرد بۆ خەڵەتانی خەڵک بووە. زۆر باشە. بەڕێز ژوان ئەحمەد بۆ دەبێت یەکڕیزی لەم هەرێمەدا لەم دۆخەی ئێستادا هێندەگران بێ کە هێز و لایەنە سیاسیەکان نەتوانن بیپارێزن؟ ڕاستی یەکڕیزی گران نییە، بەڵام مقاوماتەکانی یەکڕیزی یا خود فاکتەرەکانی دروستبوونی یەکڕیزی چییە؟ ئەمە تۆزێ سەختە لەم هەرێمەیە کە هەبێت چکە بە چەند شێوازێک تۆتوانی یەکڕیزی دروستکەی لە وڵاتەکەتە لە هەر وڵاتێکی جیهانە بێت یا ئەوە تا تۆ بە سەپاندن دروستیەکەی یەکڕیزی وەکوی کە لە کوبا هەیە لە کۆریا هەیە لە ناو حکوومەتی عراقی سەردەمی سەدام حوسێنە وەحدە حوڕیە ئیشتراکیە هەبوو کە وەحدە مەبەستی یەکڕیزی گەلی عراق بوو
یان ئەوە تا تۆ بە چاواشەکاری و بە درۆدەلەسە ئەمە بەدیهێنی وەکو لە سەردەمی شۆڕشی فەڕەنسا میرابۆ کردی یا خۆت ئەوە تا تۆ بە ئامانجێکی باڵا کۆتەکاتەوە کە بەداخەوە ئامانجە باڵاکە لە هەرێمی کوردستانە هەیە کە میلەت و خاچی کوردستانە بەڵام گوێی پێنایەن یا خودەوە تا بە فریودانی خەڵک یا خودت بە ئێغواکردنی خەڵک بۆی کە ئیمتیازاتی بیتێ بە پۆست ئەوەندەی کە من هەستی پێکەم لە هەرێمی کوردستانە ئەمەی چوارەم زاڵە یەکڕێزی ناتوانێت هیچ هێزە ناتوانێت بیسەپێنێ وەکو سەردەمی حکوومەتی باز چاواشەکردنیش خەڵکێکی وا ئیمان هەیە ناتوانێت بۆیە لە ڕێگەی ئێغراکردنی خەڵک بە حیزبە سیاسیەکان بە پێدانی پۆست بە پێدانی وەزارەت بە پێدانی موئەسسات کە وەکو بەخشش ئەیاندرێتێ بەمایانەوە یەکڕێزی دروستە کە ئەمە بەڕاستی بنەمایەکی لەرزۆکە لە هەر ساتێ لە ساتەکانە ئەتەقێتەوە یەکڕێزیەکە تێکەچێت بۆ ئەم دۆخی باش نییە مەبەستم ئەوەیە تۆ کەی باسی یەکڕێزی ئەەکەی گرنگە تۆ لە کەیە باسی یەکڕێزیەکەی لە کاتە هێمن و هێورەکانە لە هەرێمی کوردستانە باسی یەکڕێزی ناکرێت هەر حیزبە و هەڵپەی دەستکەوتەکانی خۆیەتی بە دوای دەستکەوتەکانی خۆیەتی بە دوای ئامانجەکانی خۆیەتی بەبێی گوێ بدەناوی کە موئەسساتی شەیە لە بری ئەوان خۆیانە بنە موئەسساتی ڕەسمی لە بریەوەی موئەسساتە ڕسمیەکانی هەرێمی کوردستان بەکاربێن بەڵام کە دێتە سەرەوەی کە مەترسی دروست بێ ئەگەر ئەمە درێژە بکێشێ بۆ دوای مەترسیەکان شتێکی زۆر باشە ئێمە لە مەترسیەکانە بگەڕێنەوە بۆ سەر مەسەلەی یەکڕێزی و چەمشی یەکڕێزی بەڵام بەکارهێنانی چەمشی یەکڕێزی بۆ ئەوەی کە تۆ خەڵکەکە ئاهەنگێکت بۆ سازکا سەرچۆپیەکەی هی تۆ بێ و خەڵک گاوانیت بۆ بگرێ بەڕاستیەمە یەکڕێزی نییە ئەوەندەی کە پاشکەوتەیە ئەوەندەی کە ملکەچکردنی خەڵکە من ئەمەیان بەدی ئەەکەمە جینا یەکڕێزی لە هەرێمی کوردستان نیێچکە خودی حیزبەکان یەکڕێزنی لە ناوخۆیانە حیزبەکان خۆیان لە ئەو پەڕیچە بۆ ئەو پەڕی ڕاست هەمووی پڕە لە دووڕیزی و لە سێڕیزی و لە تەکەتولات و باڵباڵێن و دواکەوتنی ئەم سەرکردەوە ئەو سەرکردیتر چۆن ئەتوانی کە حیزبێ خۆی چەند پارچەیەک بێ بۆ نمونە بتوانێت یەکڕێزی دروستکە لە هەرێمی کوردستان لە کۆبوونەوەی پێنجسیاسەکاندا لەبەر مەترسی دۆخەکە هەموو تاکیدیان لەسەر ئەوە کردەوە کە تەنها بە یەکڕێزی ئەتوانین ڕوبەڕووی داعش ببینەوە خۆ ئەمە زۆر دەمێکم قسانە ئابیسین ئەمەی ئێستا نییە ئەنی پێ دوای یەکڕێزی لە هەرێمی کوردستان یەکڕێزی لە هەرێمی کوردستان تەنها دروشمە هەموو شتەکان تەنها دروشمە لەبەرەوەی لە سەرەتایی لە دوای کۆتایی هاتنی شەڕی ناوخۆی ئێمە بیسین هێزی پێشمەرگەیەکە خرێتەوە ئێمە بیسین هێزی ئاسایشیەکە خرێتەوە وەزارەتەکان یەکە خرێتەوە ئەم یەخستنەوەیمان هەتا ئێستا نەبینی هەر قسەیە 6 مانگ دیاریەکەن درێژیەکەنەوە 3 مانگ دیاریەکەن درێژیەکەنەوە یعنی بەردەوام ئەم شتانە ئەبینین کارێکیان کردووە کە ئەزمە لە دوای ئەزمە تازەی ئەکەنەوە بۆ ئەوەی کە خەڵک ئەزمەکانی پێشتر بەڵێنەکانی پێشتر قسەکانی پێشتریان لەبیر بچێتەوە خەڵک بە ئەزمەی موچە ئەزمەیەکی تری لەبیرچەوە دوایی بە بەنزین موچیان لەبیر خەڵک بردەوە دوایی داعش ئێستا موچەش و بەنزین و دار و بەردیان لەبیر خەڵک بکرێتەوە یعنی خۆ داعش ئێستا لە سنوورەکانی هەرێمی کوردستانە ئەرکی تاک بە تاکی هەرێمی کوردستانە کە بەرگری لە خاژی پیرۆزی کوردستان کە خەڵکیش بەڕاستی بەشێکی گەورە یعنی بەشی گەورەی شەرەفمەندی بەرگریکردن لە خاچی هەرێمی کوردستان خەڵکە کە خەڵک خۆراگرە لە ناوخۆیە ئەجینا بینیمان هێزەکان بە شێوەیەک بێ دیسپلینن بەڕاستی لەگەڵ حرمەتی زۆرمان بۆ هێزی پێشمەرگەی کوردستان کە بەڕاستی بەم سارد و سەرمایە بە بێموچەیی بێ شوێنی بەرگری لە خاچی هەرێمی کوردستانە بەڵام لە هەندێک شوێن بینیمان بەڕاستی بەرگەی دەدەقە هێرشکردنی داعش و دەسیاری داعشیان نەگرت لەبەرەوە پێویستە ئەم ساتە وەختانە بکرێتەوە بە ساتە وەختێک بۆ پیاسچوونەوە بەڵام بەم شێوەیە ناکە ئێستا ئەبین زۆر باشە بەڕێز کارزان هەورامی لە ستودیۆ کورسات لە هەولێر میوانی پانۆرامای سەرەتا بەخێر بێ بۆ دەبێ یەکڕێزی لە هەرێمی کوردستان تەنها دروشم بێ لەگەڵ دژواری دۆخی ئێستای هەرێمی کوردستان و لەگەڵ ئەوەی کە هەرێمی کوردستان ڕوبەڕووی جەنگی تێرۆر بۆتەوە زۆر سپاس بۆ هاوپیشەکانم لە کەناڵی کورتسات نووس و بە خێراتنی کاک کەماڵ ڕەوف و کاک ژوانەکەم سەرکەوتن بۆ هەموو لایەک دەخوازم بگومان پرسێکی جوانتان وروژاندووە مەسلەی یەکڕێزیە یاخود مەسلەی یەک هەڵوێستیە لە نێو حیزبە سیاسیەکانی هەرێمی کوردستاندام پێم وایە کێشەیەکی یەکجار گەورە کە لەم 2 ساڵەی ڕابردوودا ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتەوە مەسلەی فرەگوتاریە یاخود مەسلەی ساردبوونەوەی پەیوەندی نێوان حیزبەکانە کەواتە دەکرێمە لەو خاڵەوە دەست پێ بکەین کە هۆکاری چییە لەسەر ئەوەی کە پەیوەندی حیزبەکان بەم شێوەیە گەیشتووە من پێم وایە هۆکاری تاکە ڕئیسی ئەوەیە کە بەش
بەشێکی زۆری ئەو حزبانەی کە ئێستا سنگ و قورساییان لە هەرێمی کوردستاندا هەیە و شەرعیەتی کۆنگریان لەنان حزبەکانەوە پێدراوە هیچ یەکێک یاخود بەشێکی زۆری ئەندامەکانیان پابەندی و کۆنگرانە نابن کە کردویانە یعنی حزبی سیاسی هەیە لە هەرێمی کوردستانە لە کۆنگرەکەیدا بڕیاری لەسەرەوە دراوە کە تەنها وتەبێژەکەی وتەبێژی فەرمی حزبی بێت پەرلەمانتارەکانی کاری پەرلەمانتاری بکەن ئەندام مەکتەب سیاسیەکانیان ئەندامی مەکتەبی سیاسی بن پەیوەندیان لەگەڵ پەیوەندی حزبەکاندا پەیوەندێکی تەندروستی و ئاسایی بێت بەڵام کەچی دەبین لە ئەرزی واقعدا هیچ یەکێک لەم خاڵانەی کۆنگرەکەیان جێبەجێ ناکەن کاتێک کە حزبێک کە خاڵەکانی کۆنگرێ جێبەجێ نەکرد کاتێک کە حزبێک پابند نەبوو بە بنەماکانی حزبەکەیەوە کاتێک کە حزبێک پابند نەبوو بە ڕێنمایی سەرۆکی حزبەکەیەوە ئەو کاتە ناتوانانی چاوەڕێ ئەوەشی لێ بکەیت کە پەیوەندی لەگەڵ حزبەکاندا ئەمە تەنها بۆ حزبێکی دیاریکراوە کە کارزان یاخود مەبەستی هەموو هێزە سیاسیەکانە ئەزانی کەم تا زۆر بەشێکی زۆری هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان بەم غەڵەتەدا تێپەڕیون غەڵەتەکەش لەوەدایە کە بەداخەوە هیچ یەکێک لە بەرپرسەکان لەسەر ئاستی خۆیدا ناتوانێت ڕەفتار لەگەڵ مامەڵە دۆخە سیاسیەکاندا بکە ینی پەرلەمانتار هەیە لە هەرێمی کوردستاندا نای ئەرکی خۆی جێبەجێ بکات دێ لێدوانی گەورە دەدا شەرعیەتی سەرۆکایەتی هەرێمی کوردستان دەخاتە ژێر پرسیارەوە پەرلەمانتار هەیە کاری یاسایی دەکات خۆی دەبێت کاروباری یاسایی بکە کەچی جلوبەرگ لەبەر دەکات و کۆمەڵێک مزایداتی سیاسی دەکات یعنی نازانم زۆر سیرم بە هەندێک ڕفتاری هەندێک لە کادیران دێ لە ئاستی حزبەکاندا تەنها لە ئاستی سەرەوەنا لە ئاستی خوارەوە پێم وایە ئەم شەڕە ڕاگەیاندنیە یاخود ئەم ساردەیە کە ئێستا حزبەکانی وا لێ کردووە نابەرپرسیارەتی کۆمەڵێک لە کادیرانی حزبەکانە لە ئاستی خوارەوە وای کردووە کە حزبەکان لە ئاستی سەرەوە بچنە کۆبوونەوە ئەگەرنا ئێمە هەر بۆ نمونە ئەگەر پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان وەرگرین لە ئاستی سەرەوە لە ئاستی مەکتەبی سیاسیدا ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان پابندێکی ڕاگەیاندنی و ئەخلاقی و سیاسیانەی خۆمان بەرامبەر بەسەر جەم هێزە سیاسیەکان دەبڕیوە و لە کۆبوونەوەی بەڕێز کاک نێچیروان بارزانی کە لەگەڵ مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەنجامیدا هەردوو بەڕێز کاک مەلا بەختیار و کاک نێچیروان بارزانی جەختیان لەسەرەوە کردەوە کە پارتی یەکێتی لە هیچ یەکێک لە خاڵەکانی سیاسی هەرێمی کوردستاندا ناکۆک نین بگرە ئەوەی کە کۆمەڵێک ناکۆکی هەیە بریتێ لەسەر کۆمەڵێک پرسی سیاسی کە ناکۆکی نییە ئەکرێت جێگای گفتوگۆ بێ ئەوەشی کە پەیوەندی مەسەلەن بە ڕێکەوتنی استراتیژیەوە هەیە هەردوو لا کۆکن لەسەرەوەی کە ئەم بارودۆخەی هەرێمی کوردستان پێویستی بە ئەوە هەیە کە کۆمەڵێک لە بڕگە و لە خاڵەکانی ڕێکەوتنی استراتیژی هەموار بکرێتەوە یاخود دەستکاریان بکرێت بۆ ئەم مەبەستە هەم یەکێتیش و هەم پارتیش کۆکن لەسەر ئەوەی ئەم ڕێکەوتنە گەورەتر بکرێت هێزە سیاسیەکانی دیکەی کوردستانی تێدا بەشداری بکرێت بۆچوونی بەشی زۆری چاودێرانی سیاسی هۆکاری یەکڕیزی یاخود نەبوونی یەکڕیزی لە هەرێمی کوردستان بەتایبەت لە نێوان هێز و لایەنە سیاسیەکانە بۆ بوونی استراتیژی جیاواز سیاسەتی جیاواز بۆچوونی جیاواز هەڵوێستی جیاواز ئەگەڕێنەوە بەڵام تۆ هەموو ئەو نەبوونی یەکڕیزیە هەموو ئەو خاڵە ناکۆکانی کە لە نێوان لایەنەکانە هەیە لە ڕەفتاری کادرەکانی ئەو هێزە سیاسیانەیە کورتیەکەیتەوە وەکو پێم وتی لە ئاستی سەرەوە چه ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە کە لێدوانێکی وای دابێ بەرامبەر بە حزبەکان یعنی بوو بێتە جێگای نیگەرانی ئەگەر دابێشیتی دواتر پاساوێکی هێناوەتەوە بۆ قسەکانی واتە لە ئاستی سەرەوە لە ئاستی قیادی کێشەیەکی وانە بەڵام ئەوەی کە هەیە لە ئاستی خوار مەکتەبی سیاسیەکانەوە هەیە کابرا ئەندامی ئەنجومەنی ناوەندیە کابرا ئەندامی سەرکردایەتیە ڕاستە بەرپرسیارەتیە بەڵام بەرپرسیارەتی تا ئەو کاتە هەیە کاتێک کە دەزانێت سنووری دەسەڵاتی قسەکردنی ئەو سنووری لێدوانی ئەو لەکوێدایە کاتێکە لەگەڵ ڕێزم کەسێک کە یعنی بەرپرسیارەتێکی کەمی لە ناو حزبدا هەیە دێ هەڕەشە دێ مەسەلەن دام و دەستگایەکی حکوومەت دامەزراوەیەکی هەرێمی کوردستان دەخاتە ژێر پرسیارەوە لە پێناوی بەرژەوەندی خۆی بۆی لە دەستگایەکی ڕاگەیانی دەرکەوێ هێرش دەکاتە سەرە مواسسە هێرش دەکاتە سەرەوە سەرۆکە ئەو کاتە بە شێوەیەکی ئۆتۆماتیکی شەڕی کادیرانی لێ دەکەوێتەوە ئەم شەڕە بۆ زانیاری سەرەتا لە ڕێگەی فەیسبوکەوە دەستی پێکریان ئەم شەڕی کە ئێستا هێزە سیاسیەکان یاخود ئەو ساردی کە ئێستا لەنان هێزە سیاسیەکاندا هەیە کۆمەڵێک لە کادیران لە ئاستی خوارەوە بوون لە ڕێگەی فەیسبوکەوە دەستیان پێکرد دوای ئەمە گوێزرایەوە بۆ کۆمەڵێک لە کادیران لە ئاستی سەرەوە باش کارزان بۆ ئەوەی شتەکە زۆر لە فەیسبوک و لە پەیوەندی نێوان کادرانی هێز و لایەنە سیاسیەکانە کورد نەکەینەوە ئەگەر سەرنجێک لە دۆخی ئێسەی هەرێمی کوردستان بین کە هەموو لە هێز و لایەنە سیاسیەکان باسی یەکڕیزی تێدا ئەکەن ئەوەی کە تێبینی ئەکرێ بۆچوونی جیاوازی هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستانە بەڵام ئەوەی کە پێویستە لەم قۆناغەدا یەکڕیزیە لە هەرێمی کوردستان یەکڕیزی بۆ ناپارێزرێ
یەکڕیزی دەپارێزرێت ئەم پێم وایە ئەوەی کە تاوەکو ئێستا هاتووە زۆر باش بە لەنان هێز لایەنە سیاسیەکان بەڵام ئەوەی کە ئێستا ئێمە قسەی لەسەر دەکەین دەبێت ئەو ساردیە یاخود ئەو جۆرە دژە ئاراستەیەی کە لە نێوان ڕاگەیاندنی هەندێک لە حزبەکاندا هەیە ئەمە نەمێنێت هەمومان هەوڵ بدەین بە یەک دەست بە یەک گوتاری سیاسی بەرامبەر بە پرسەکاندا یەک بین ئەمە زۆر گرنگە ئێمە بەڕاستی لێتان ناشارم ئێمە وەکو ڕاگەیانی پارتی دیموکراتی کوردستان و لە ئاسی سیاسەتی پارتی دیموکراتی کوردستاندا لەو ماوەیەدا کە هێرشەکانی داعش بۆ سەر هەرێمی کوردستان هاتووە بە شێوەیەکی زۆر بە پرسیارانە مامەڵەمان لەگەڵ دۆخەکەدا کردووە چکە بەڕاستی ئەم دۆخە هی ئەوە ناخوازێت کە ئێمە هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان بکەوینە شەڕی ڕاگەیاندنی یەکتری چکە قۆناغی زۆر گەورەمان لە پێشماوە ئێستا ئێمە پێشتەنها خەممان خەمی شنگال بوو ئێستا خەممان خەمی کۆبانەیە سبەی ئەبێ خەممان خەمی کرماشان بێت واتە هەرێمی کوردستان ئەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستاندا دەگوزارێ پێویستی بە یەکپارچەیە پێویستی بە یەکدەنگی هەیە هێزێکی سیاسی ناتوانێت شەرعیەتی خەڵک لە خۆی بگرێت بڵێ بە هێزێکی دیکە تۆ پاڵپشتی تورکیا دەکەی بە هەمان شێوە هێزێکی دیکە ناتوانێت شەرعیەتی خۆڵ بەدەست بێنێت بە هێزێکی تر بڵێ تۆ پاڵپشتی سعودیە دەکەی پاڵپشتی ئێران دەکەی من پێم وایە هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان ئەوەی کە دەیکەن لە هەرێمی کوردستاندا مامەڵەیەکی سیاسی ژیرانە بوو هەتاوەکو ئێستا بەڵام ئەوەی کە ڕنگدانەوەیەکی خراپی هەبووە بەڕاستی لەسەر ئاسی کۆمەڵێک کادیر بووە کە ئەمە ڕنگدانەوەی هەبووە لەسەر قیادەی حزبەکان زۆر باشە ئەوەی کە بینیمان ئێمە لە کۆنگرە ڕۆژنامەنووسەکاندا شتێکی وا زۆر گەورە نییە کە هێزە سیاسیەکان وا لێ بکە کە خوا نەخواستە بەرامبەر بە کۆمەڵێک پرس یەکجار ئەوەندە بینیان تێک بچێت کە بکەونە ڕوبەڕووی یەکترەوە زۆر باشە کاکارزان دواترە گەڕێم وڵات کاک جوان بەڕێز کارزان هەورامی ئاماژە بۆ دەکانەبوونی یەکڕێزی هەڵوێستی یاخۆر هەڵوێستی کادرە سیاسیەکانی ناو لایەنە سیاسیەکانە بەتایبەت ئەگەر ئێمە باز لە یەکێتی و پارتی بکەین لەم قۆناغی ئێستادا کە باز لەوە دەکات کە کارزان هەورامی سەرەتا لە فەیسبووکەوانێ جەنگی ڕاگەیاندنی ئەم دوو هێزە یاخود شەڕی ڕاگەیاندنی ئەم دوو هێزە دەستی پێ کردووە ئەو تەنها لەوەدا کورتی ئەکاتەوە بەڵام لەم قۆناغەدا بۆ لە ڕاستیە فەیسبووک ئەوە بچووک نییە فەیسبووک ئەوە بچووک نییە کادرانی خوارەوە شۆک و کارزان باسی لەکاوەندە بچووک نین بەڕاستی ئەگەر من و فڵان و فیسار و کاکارزان نەبێن ئەندامانی مەکتەبی سیاسی پارتی و یەکێتی لە ژوورێک زیاتریی تریان نییە ئەگەر ئەندامانی یەکێتی نەبێت و ئەندامانی پارتی نەبێت و کادرانی یەکێتی و کادرانی پارتی نەبێم دوو حیزبا بێ هەیەکی دووسێ بینا لە شارێکا بگرن و بە شێوەیانەکە لەوە زیاتر نییە لەبەرەوە تەسیری سەرەکی لەناو کایی سیاسیە ئەندامەکان و کادرەکانی حیزبەکان کە ئەرکەکان ڕاپەڕێن سەرەوە قەرارەدا خوارەوە ئەرکەکان ڕاپەڕێنێ بە پێچوانەی کاکارزانەوە کاکارزان هەندێک ڕێی ئیجابی هەیە لە بارەوە کە ڕێزمێ بۆی بەڵام من هەندێک ڕێیم هەیە لەگەڵ هەندێک لە ڕێیەکانی ئەوانە لە مەسلەی جیاوازیەکان گەورە نین من پێم وایە جیاوازیەکان زۆر گەورە لە نێوان هێزە سیاسیەکانە بۆ نمونە لە مەسلەی استیقطاباتی ئیقلیمیە بەرەگیری هەرێمایەتی هەرێک لە هێزە سیاسیەکان لە بەرەیەکن بۆ نمونە پارتی دیموکراتی کوردستان پەیوەندی سیاسی و دیپلۆماتی لەگەڵ تورکیا هەیە یەکێتی نیشتیمانی کوردستان و بەشێکی تر لە هێزەکان پەیوەندی سیاسی و دیپلۆماتیان لەگەڵ ئێرانە هەیە بەشێکیش لە هێزەکان لەگەڵ خەتەر و چوچ و ئەمانەیە هەیەە کامە لە ڕووی پەیوەندیەوە لە مەسلەی دابشکاری مەذهبی و تایفی و ئەمانەی ناو عێراقا بەشێک لە هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ شیعە بینیان چاکە بەشێک لە وەکو پارتی دیموکراتی کوردستان لە مەسل لەگەڵ سونیا بەڕاستی پەیوەندیان هەیە و سەرەدەریان هەیە و مامەڵیان هەیە و تەنانەت هەنجار پشگیری سونەکانی شانگرۆک و لە جاری پێشوەکە یاد عەلاوی بڕیار و دامەزراوەیەکیشی بۆ دامەزرێت دوای بۆی دانەمەزراوە الحاصل من پێم وایە ئەمەی کە باسی ئەکەین تێنەگەیشتنە لە ڕێکەوتنەکان ینی بۆ بێ هێزە سیاسیەکان لە هەرێمی کوردستان ئیلا ڕێکەوتنامەی شەرەف و ڕێکەوتنی استراتیجیان هەبێن جابتوان لەگەڵ یەکتریا بژین و لەگەڵ یەکترا هەڵکەن بۆ بەبێ ڕێکەوتن ناتوانێت ئێخۆ باشە ئەم دەنگدانە کە لە هەرێمی کوردستان ئاکرێ و هەڵبژار نەکرێمەوە بۆ خۆی جۆرێکە لە ڕێکەوتن مانای وایە خەڵک قەراری داوە کە تۆ ئەوەندە دەسەڵات هەیە و فڵانەش ئەوەندە دەسەڵاتی هەیە ڕێکەوتن بکەن دوای ئەوە ڕێکەوتنی لەسەر بەرنامەی حکوومەت ئەکرێ نەک ئیلا بێ ڕێکەوتنی استراتیجی هەبێ و ڕێکەوتنامەی شەرەفت هەبێ بەس بۆی کە تۆ بتوانی لەگەڵ یەکتریا ینی کە ئەمانە نەبوو تۆ شەڕ ئەەکەی خەڵک لێت قبوڵ ناکە ینی تەواوێتە خەڵک شەڕت بۆ ناکات خەڵک بەگشت خەڵکان ناچێتەوە لەبەرەوە ئەمە تێنەگەیشتنە لە ڕێکەوتنی استراتیجی بەڵکو ڕێکەوتنی استراتیجی لێرە بە شێوەیەک بەکاردێ نەک ڕێکەوتنی استراتیجی نێوانی چێتی و پارتی مەبەسم لە هەمووی کاچێتە ناو قاڵبەوە لە ڕێکەوتنامەی شەرەف ناوێنێن استراتیجی ناوێنێن هاوپەیمانەتی ناوێنێن لێرە بە شێوەیەک لێگەدرێتەوە کە من ڕێکەوتنەکەم لەگەڵ تویا تۆ شوێنم بکەوە ینی ئیلا من ئەم ڕێکەوتنانی لە نێوان هێز و لایەنە سیاسیەکان ناکرێت بەس بۆیە بەرامبەرەکەی لە کایەک لە کایەکانە دەستکەوتی زیاتر بووە خۆ زیاتر لە ناو جەماوەرە کێروی جەماوەری بەرز بۆتەوە بۆ بێدەنکردنی ئەم لایەنەیە
ئەجینا بۆ تا ناگاتە ئەم ئاسە باز لە دەمەزەرکردنەوەی ڕێکەوتنی استراتیژی و پەیمان نامی شەرەف و چی ناکرێت بۆ لە کاتێکی ئاسایی ئەم پەیوەندیانە ئاوانیە بەو شێوەیە نییە ینی ئەبێ کایەکان تەحکوم بەم هێز و حیزبە سیاسیانەوە کە نەوەکو ئەمان حەدەس دروست بکەن و خۆیان تەحکوم بە حەدەسەکانەوە بکەن و بتوان ئاڕاستەی جەماوەر و ئاڕاستەی لایەنگرەکانیشیان بکەن کە ئەمە بەڕاستی من نایبینم کە جیاوازیەکان جیاوازی بچووک بێتن و خەڵک گەورەیەکە بەڵکو جیاوازیەکان جیاوازی گەورەن لە مەبادیئە لە استراتیجە لە پەیوەندی ئۆرگانی لەگەڵ هێزە سیاسیەکانە بۆ نمونە پەیوەندی ئۆرگانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ هێزە سیاسیەکان لەسەر جەم پارچەکانی کوردستانە جیاوازە لە پەیوەندی ئۆرگانی پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان و حیزبە ئیسلامیەکان لەسەر جەمەکانیتە مەبەستم جیاوازیونێ ئەم باشەیە ئەو خراپە مەبەستم وەیە کە جیاوازی هەیە لە استراتیژی هەمویانە بۆ پەیوەندی لەگەڵ هێزە کوردستانەکانە هەتا ئەم وەزعی کۆبانی دروست نەبووە بۆ نمونەیەکێتی نیشتیمانی کوردستان لە تورکیایە پشتگیری ئەوەی کردووە کە عەبدوڵڵا ئۆجالان بەربێت چۆتە ناو کۆنگرەی ئاک پارتیەوە کۆنگرەی حیزبە سیاسیەکانی باکوورەوە بەڵام پارتی دیموکراتی کوردستان بە شێوازێکی تر بۆ نمونە مامەڵە لەگەڵم دۆسیایەکە چۆتە کۆنگرەی ئاک پارتیەوە لەوێ باز لەوە ناکە بەس باز لە پرۆسی ئاشتەواییەکە مەبەستم وەیە جیاوازی لە ڕەئیە جیاوازی مەرج نییە و هەر جیاوازی لە ڕەئیا بۆ بڵێ جیاوازی بچووکە نەخێر جیاوازیەکان زۆر گەورن هەرم جیاوازیە گەورانە ژوای کردووە کە ناکۆچی گەورە دروست بێت لە نێوان هێزە سیاسیەکانە کە من پێم وایە بەڕاستی ئەو جیاوازیانەی کە لە هاتنی داعش کێشەی موچە و بوجە لەگەڵ بەغدایە هەروەها کۆی کێشەکانی هەرێمی کوردستان ئەو جیاوازیانەی کە دروست بووە لە سەرکایی سیاسی هەرێمی کوردستان بە هەموارکردنەوەی ڕێکەوتنی استراتیژی و بە حکوومەتی بنکە فراوان بەڕاستی پینە ناکرێت ئەبێ ئامانجێکی گەورەتر کۆیان کاتەوە لەسەر ئەوەی کە چیتر ئەم دۆخە دەست نایە بۆ کورد ئەگەر بەم پەرتەوازەیە بچنە پێش زۆر باشە کاکە ماڵەڕۆ دەبێت ئامانجێکی گەورەتر هێز و لایەنە سیاسیەکان کۆکاتەوە بەڕێز ژوان ئەحمەد باسی لە ڕێکەوتنامەی استراتیژی نێوانێکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان کرد لە لایەکی ترەوە ڕێکەوتنامەیەک هەیە لە نێوان بزوتنەوەی گۆڕان و پارتی دیموکراتی کوردستان باز لەوە شەکرێک کە ڕێکەوتنامەی استراتیژی کە لە نێوان یەکێتی و پارتیدا هەیە دەبێت فراوانتر بکرێت بزوتنەوەی گۆڕانیشی تێ بکرێت بۆ دەبێت لەم هەرێمەدا تەنها ڕێکەوتن لە نێوان لایەنە سیاسیەکان یاخود هێزە سیاسیەکاندا بکرێت و ڕێکەوتنێک ئاڕاستیان کە بۆ نابێت بیر لە سیستەمێکی تۆکمەی سیاسی بکرێتەوە کە هەرێمی کوردستانی پێ بەڕێوە برێ و هەموو هێز و لایەنە سیاسیەکانی شتیدا بەشدار بن بۆ دەبێت هەر کار بە ڕێکەوتن بکرێت ڕێکەوتنامەی شەرەفە ڕێکەوتنامەی استراتیژیە لە ڕاستیە بە عەمدەن شتێک خراوەتە ذهنیەتی خەڵکی ئەمەوانەیە ئەویژەوەیە کە ئەگەر ڕێکەوتنی استراتیژی و ڕێکەوتنەکانی تر نەبێت شەڕی ناوخۆوە بێت ینی ئەمە خۆفێکی دروستکردنی ترسێک خۆفێکە لە لای خەڵک بۆی کە بۆ ڕێکەوتنە استراتیژی و ڕێکەوتنانی تر ڕازی کرێت بۆ ئەوی کە بیان خەڵەتێنن بە کوردەکەی لە ئاساییە ینی ڕەنگە ئەو ئاسایی نەبێت لە ناو حیزبێکە ڕێی جیاوازە بێت بەڵام ئاسایی نییە کە میلەتێک ئەمەنە ساڵ قوربانی هەبێت ئەمەنە ساڵ خەباڵی تێکۆشانێ بێ بەڵام تاکویسا خاوەن گوتارێکی مشتەرەک نەبێت ئەمەنە ئاساییە بەڵام بە پێچان و حیزبەکانی ئێمە بەنە ئاسایی ئەیبینن ئەگەر ناوخوا ڕێی جیاوازە بێت بەڵام بە ئاسایە بینن ئەگەر بۆ گوتاری سیاسی دە گوتاری سیاسیمانە بێ کوکات ژوان ئاماژەی پێکرد ئێمە مشکلەکەمانەوەیە کە ئەم حیزبە سیاسیانەی کە ئیسا هەیە پارتە سیاسەکان کراوەتە استراتیژ پارتە سیاسەکان وەکو وەسیلەیەک بۆ بەرەو پێشبردننی خەبات بۆ بەدەستێنانی ئامانجەکانی میلەتی کورد سیر ناکرێت ئێستا پارتی دیموکراتی کوردستان پارتی استراتیژەکەیەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بە هەمان شێوە بچنەوەی گۆڕان و حیزبە ئیسلامیەکان بە هەمان شێوە سەیری حیزبەکانەکەن سەیری ئەو استراتیژە ئەو حیزباناکەن وەکو استراتیژی وەکوی کە دەستگرتن بم حیزبوانێ کراوەتەوەی کە ئەگەر دیقەت بیت کاتی خیانەت لای هەندێک حیزب دەست پێکا کە تۆ دژی حیزبەکەی بیت خیانەت وجودی نییە ناو ئێمە ناتوانانی بە کەسێ بڵین ناپاک چونکە هەموو شتێکمان کردووە ئەم حیزبە سیاسیانە دەستیان بۆ هەموو کە ناشینەکان بردووە دەستیان بۆ هەموو گەمەیەکی ناشین بردووە ناویشی نامدرێ خیانەت بەڵام کاتێک ئەتوە چیدا خانەی خیانەتوانە کە دژی حیزبێکی دیاریکراوە حیزب لای حیزبەتۆ بیتە خائین و کەسێکی ناپاک من پێم وابێت ئەم فۆرمەی کە ئێستا هەرێمی لەسەر بیناکراوە ئەمە دەرکەوت فۆرمێکی سەقەتە چۆن ئەو ئەگەر ڕێکەوتنی استراتیژی بۆ بێدەنگکردنی شەقام بێ بۆ قۆڕەخکاری بازار و قۆڕەخکاری داهاتی وڵاتە بێ ڕێکەوتنی استراتیژی تۆ وای خوێنیتەوە بەڵێ ڕێک وایە ڕێکەوتنی استراتیژی بۆ لە بینی دوولانی سیاسیە بۆ فەتێکی معەنی کورد ئەگەر شەڕێکە بێ ڕێکەوتنیەکەن بۆی کە لە قۆناغە تێپەڕن ناکری ئێمە پاش 15 ساڵی کەش هەر زەربەی ئەو بین کە ساڵ لە ساڵان پارتیوێکێتی پێکەوە شەڕیان کردووە
ئەمە قۆناغێکی ترە ئەو کاتە سەردەمێکی تر بوو ئەم ئیتفاقی استراتیژی هە درێژکەینەوە بە خااتەوەی کە پارتی وێکێتی لەسەرەوە ڕێکەون لە خوارەوە کەس ئاگای لێ نەبێ و لەسەر ڕێکەوتن لەسەر داهاتینەوە لەسەر داهاتی هەرێمی کوردستان لەسەر ڕێکەوتن لەسەرەوەی کە دوو ئیدارە بەردەوام بێ دوو هێزی پێشمەگە بەردەوام بێ چکە نەتیجەی ڕێکەوتنی استراتیژی دەرکەوت ئەمەی لێکەوتەوە کەواتە ئەم ڕێکەوتن استراتیژیە ئێستا بۆ ئەم قۆناغی هەرێمی کوردستان هیچ ضرورەتێکی نییە من مانایەوە نییە کەڵم ئەگەر ڕێکەوتنی استراتیژی نەکەن پەلاماری یەک مەشەڕبن و ئەگەر حکومەتی بنکەفراوانیش ئەم حکومەتی بنکەفراوانە بێ بەڕاستی دەرکۆت ئەم فۆرمێکی هەڵەیە و فۆرمێک نییە کە بۆ ئێستا گونجا بێ کە حکومت بەم شێوە و ئیداری هەرێمی کوردستان بەم شێوە بێت چکە ئەم حکومەتی بنکەفراوانە دەرکەوت حکومەتی بنکەفراوانە لە ڕەمزێکە لە ناوێکە لە فۆرمێکە نەک ئەینبرین لە ڕووکەشان نەک لە عەمەلە چونکە هەندێک لە وەزیرەکان بەڕاستی دەسەڵاتیان لە دەسەڵاتی بەڕێوەبەرێکی گشتی بچووکتر و کورتکراوەترە ینی کەواتە تۆ کە وەزیرێک بەشداری حکومەتی کردووە بە چەند وەزیرێک وەگەر وەزیرەکان دەسەڵاتیان نەبوو بۆ نمونە من پرسیارەکەم وەزیری پێشمەرگە لەکوێ بوو لە چ حاڵەتێکا بوو کە چەک ڕەوانەی کۆبانی کرا قسەی وەزیری پێشمەرگە چییە قسەی وەزیری مالیەکە هەردووچیان لە بچنەی گۆڕانن چییە لەسەرەوەی کە پارە نادرێ پارە ئامادە نییە و نەقسمان هەیە و کێشەمان هەیە یەکێ لەو برادرانە بازدەوا کات کە حەز ناکەم لێرا بڵێم تازە بە تازە گومرگێکیان دۆزیوەتەوە لە لە شوێنەکانی کوردستان هەتاکو ئێستا چەند ساڵە گومرگ وەرەگرێ بەڵام لە لای حکومەت تەجیل نەکراوم گومرگە ئەم بنکەی گومرگە تەجیل نەکراوە پارەکەی چۆتە گیرفانی حکومەتەوانە ئەی باشە وەزیری مالیە بێ قسە بکە دەبێت قسە بکە بڵێ کاکە ئەمە دەوڵەت و حکومەت و ئیدارە وا بەڕێوە ناچێت من پێم وابێ کە ئەمە نمونە جوانەکانی ناو حکومەتەکە بستنەوەی گۆڕانەکەم پێم وابێ ئەوەیە ڕۆڵێکیتیانەبێ من پێم وابێ ئەم فۆرمە نەفۆرمی بنکەفراوانە حکومەتی بنکەفراوە نەفۆرمی ڕێکەوتنە حیزبیەکانە ئەمە بە دەردی ئەم کۆمەلگای ناخوا ئەوی کە لە کۆمەلگای ئێمەوێت ئەوەیە کە ئێمە میلەتێکین ئێستا هەڕەشێکی گەورەمان لەسەرە من بە هەر بە کورتی پرسیارەکەم ڕێی ئەم حیزبانە لەسەر پەیوەندی ئێمە و ئێران چۆنە وەکو یەکە بە دنیای وەکو یەک نییە لەسەر تورکیا وەکو یەکە بە دنیای وەکو یەک نییە لەسەر پێدە و لەسەر پەکە وەکو یەکە بە دنیای وەکو یەک نییە لەسەر بەشداریمان لە حکومەتی مرکزی حکومەتی بەغدا وەکو یەکە وەکو یەک نییە ئەی باش ئێمە لەسەر لە چیا وەکو یەک واین لە چیا گوتارەکەمان هاوبەشە یەکریزی چۆن دروستە بێ بەم حاڵەتە بەڵام دەبێت ئەم بۆچوونە جیاوازانە ئەم هەڵوێستە سیاسی جیاوازانە ڕێگر بێ لە یەکریزی بە دنیایەوە لە کاتێکا ڕێگرە بێت کە تۆ بیت بەم جیاوازیان و مامەڵە لەگەڵ دەوری خۆتاکەی من قبولمە ئێمە حتا سەرێسێک ڕێی جیاوازمان هەبێ بەڵام کاتی ڕووەکەینە هێزێکی دەرەوەی هەرێم کاتێک ئەمانەی مامەڵە لەگەڵ لایەنێکی پەیوەندیدارا بکەن کە پێویستە بە ژیان و گوزارانی خەڵکو ئەبێ ئەم حیزبانی کە مەسئولیاتێکی تاریخیان کەوتۆتە سەرشان بە تایبەتی سەرۆکایەتی هەرێم کەەوە دوو خولونیوە کە ئەو سەرۆکی هەرێمە بەڕاستی ئەوە ڕۆڵی گەورەی ببینایە لە یەکخستنی یەکگوتاری کوردی و ئەگەر ناکرێت پێمان بڵێ بۆ ناکرێت کێ ڕێگرە بۆ ناکرێت من ناڵم سەرۆکی هەرێم خۆی ڕێگرا من ئەوەی کە بزانم پێم وابێ ڕێگری هەیە تۆنەبوونی یەکریزی لەم قۆناغی ئێستادا کە هەموو هێزەکان بە ضروریدا دەنێن دەخێتە ئەستۆی سەرۆکاتی هەرێمی کوردستان سەرۆکاتی هەرێم بەرپرسیاری خۆی ئوسوڵەکە وایە سەرۆکاتی هەرێم بەرپرسیاری یەکەمە لەو کارە ساعتەی کە ڕوویکردە هەرێمی کوردستان لە یەکنەبوونی یەکگوتاری کوردی لە ڕێکنەخستنی هێزی پێشمەرگە لە بوونی دوو ئیداری ڕاست